قەچاق لە جیهاندا لە وڵاتاندا بە زۆر بابەت و مادە دەکرێت بەڵام قاچاقکردن بە دەرمان بەڕاستی ئێمە بە کارەساتی دەزانین و هەر لە شوێنێک بەڕێزت ڕاگەیاندکاری هاوڵاتیەک و هەر کەسێک هاوکارمان بێ پاڵپشمان بێ دەرمانی قاچاق بدۆزینەوە کام سزا زۆر قورسە کام سزا زۆر توندە بەرامبەریدا بگیرێتە بێت تا لێسەنەوەی مۆڵەتی پیشەیەکەشی ئێمە جەبەجێ دەکەن چونکە سنووری ئێمە من دەمێ پێت لەم دەرمان چۆن دێت دەرمان کە دەڵێم دەرمان مەبەستم دەرمانی حکومینێت کەرتی تایبەتە دەرمان لە چەندین سنووری فەرمی هەیە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان هاوردە دەکرێت ئێمە لە هەموو ئەو شوێنانە وحدەی کوالیتی کۆنتترۆلمان هەیە و کەسێک بیاوێت دەرمان هاوردە بکە بە فەرمی خۆی دێت مامەڵەکەی پێشکەش دەکات کۆمەڵێک پێداویستی لێداوا دەکەین دواتر ئەو دەرمانە ڕێگەپێدانێکی کاتی و دەچێتە پشکنین کوالیتی کۆنتترۆل تا دەگاتەوەی ئیطلاق سەرف واتە ڕێگەپێدانی کۆتایی کە ئەو دەرمانە بەکار بێ ئینجا ئەو دەرمانە کە ڕێگەپێدانی کۆتایی وەرگرت تا هەموو عێراق دەڕوا ئەم دەرمانە فەرمیە من پرسیاری بەڕێز دەکەم ئەگەر کەسێک بێوێت چاوی لەوە بێت دەرمان بە فەرمی نینە لە پشتی چاوی ئێمە دەرمان بێنێت و بەداخەوە ئەگەر لە شوێنێکیش هەست بکرێت یان چاوپۆشی بکرێت ئەمە کارەساتە ئێمە بەداخەوە دەواازەیەکی زۆری یان بڵین حدودیش هەیە کە ڕەنگە فەرمی نەبن یانش نێوان پارێزگاکان چەندین مەدخەل و مەخرەجەیە لەگەڵ عێراقیشدا کێشەی دەرمان کێشەیەکە بەڵام من دڵنیات دەکەمەوە کە کێشەی بوونی قاچاق زۆر کەمی کردووە